وەک وەفایەک بۆ شەهید بڕیار کوڕی شەهید ئاسۆی مام جەلال مەسۆی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە هاوکاری شارەوانی کفری باخچەیەک و پەیکەرێکی شەهید بڕیاری لە مەراسیمێکدا کردەوە. لەو مەراسیمەدا کە ژمارەیەکی زۆری هاوڕێیان و هاوسەنگەرانی شەهید ئاسۆ و کەسوکاری شەهیدان ئامادەی بوون، چەندین وتار و شعر و پەخشان پێشکەش کرا. ئاماژەیان بە ئازایەتی کارمەندانی ئاسایشی گەرمیان کرد لە پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و هاوکات لە سەنگەرەکانی بەرگری کە هاوشانی پێشمەرگە ڕۆڵی گەوریان هەبووە. شەهید بڕیاری شەهید ئاسۆ شەهید جەلال مەسۆیی کە بەڕاستی بنەماڵەیەکی تێکۆشەرن و بنەماڵەیەکن لەیەکێکن لەو بنەماڵە تێکۆشەرانەی گەرمیان کە هەموو ژیانیان هەموو ئەم بنەماڵەیە پڕ لە قوربانیدان و خەبات و تێکۆشان. ناونانی ئەم باخچەیە بە ناوی کاکە بڕیارەوە، کاکە بڕیار کە بۆ خۆی چیرۆکی مردنەکەی ینی ئەکرێ بکرێ بە فیلمێک، ئەکرێ بکرێ بە تراژیدیا. بەڕاستی دیارە ئێمە لەم مەراسیمە سەری ڕێز و نوازش بۆ خەباتی تێکۆشانی ئەم بنەماڵە قارەمانە دانوێنین. بێگومان وەکو جەنابەت وتت ناونانی ئەم باخچەیە بە ناوی ئەو بنەماڵە بەڕێزەوە ڕێزگرتنە لە خەبات و تێکۆشان و قوربانیدانی ئەو بنەماڵەیە. دوای لادانی پەردە لەسەر وێنەی شەهید بڕیاری کوڕی شەهید ئاسۆ لە وتارەکانی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئاسایشی گەرمیاندا ئاماژەیان بە خەبات و ئازایەتی بنەماڵەی شەهید ئاسۆی مام جەلال مەسۆی کرد. دواتر وەک دیاریەکی ئازایەتی و وەفا ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی دیاریەکی پێشکەشی بنەماڵەی شەهید بڕیاری کرد. شەپکێ گزنگ پەپولەی باخچێ ڕۆحمان و ئاونگی سەرگەڵای سەوز و شنەبای دەمە و بەیانی تک بە ناخمانە دەڕژێت. کارێکی گەورە ئەزانین کە ئەم یادویادەوەرێ بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتووە بۆ خەڵکی کە دێتە ئەم شارە بزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەموو دەڤەرەکانی چۆن خاوەنی دەیان چیرۆک و داستان و دەیان کاری جوانە. لێرش بنەماڵەیەک هەیە کە خاوەنی کارەساتی ئاوای بەسەر هاتووە. ئەم بۆ بەرزڕاگرتنی ئەو یادەیە بۆ ئەوەی بمێنێتەوە بۆ هەتای بۆ نەوەکانی داهاتوو. شەهید بڕیار کوڕی شەهید ئاسۆی مام جەلالە لە دوای شەهید بوونی باوکی لە ناحیەی کوڵۆجەوە دژی چەکدارانی داعش ئەویش نەیتوانی بێنازی باوکی بکێشێت و دەچێتە کاروانی شەهیدانەوە. حەیدەر ئەحمەد کەناڵی گەری کوردستان کفری.